سڵاوتان لەبێ کاتتان باش بەرنامەیەکی نوێی مژاری ئێستاتان پێشکەش دەکەم. بەرنامەم جارەمان تایبەتە بە کۆچکردن و بارودۆخی کۆچبەرانی نایاسایی لە وڵاتانی ئەوروپا و بە شێوەیەکی گشتی ئەو شوێنانی کە تێیدا نیشتەجێن. دەمانوێت بزانین بە پێی ئامارانی کە لەبەردەستدایە بارودۆخی کۆچبەرانی نایاسایی بە پێی بارودۆخی ئێستا لە چه ئاستێکدایە. دەشمانەوێت بزانین ئەو ڕێکارانە چییە کە دەکرێت بۆ کەسێکە لەو ڕێگایەدا ڕێی کۆچی یاساییەوە کۆچی کردبێت و بێسەر و شوێن بووبێت. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز باوەز بەرزان بەڕێبەری پرۆژەکان لە دەستگای لوتکە دەکەین. کاک باوەزیان سڵاو لەوێ و سوپاس بۆ ئامادەبوونێت. سوپاس بۆ میوانداریتان زۆر. با لەوە دەست پێ بکەین. بەراورد بە چەند ساڵی ڕابردوو پێی ئاماریکە لای جەنابتانە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو ڕێژەی کۆچی گەنجان بەتایبەتی و کۆچکردن لە هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات چیمان پێ دەڵێت؟ سوپاس بۆ میوانداریتان سەرەتا. کۆچی نایاسایی بەداخەوە هێشتا بەردەوامی هەیە لە عێراقدا بۆ وڵاتانی ئەوروپا وڵاتانی دەرەوە و ئەم ساڵیش ڕێژەکە بە بەرچاو لە چاو ساڵی پێشووە ڕێژەکە بەرز بووەتەوە کە لەم ساڵدا لە 2024دا 23400 کۆچبەری عێراقی تۆمار کراون لە وڵاتانی دەرەوە بە بەراورد بە ساڵی ڕابردوو 19500 کۆچبەر تۆمار کرابوو، بەڵام لەم ساڵدا ڕێژەکە تۆزێک بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە و تایدا لەم ڕێژەیەشدا 36 قوربانی هەبووە لەم ساڵدا کە تایدا 12 بێسەر و شوێن بوون و 24 گیان لەدەستدان بووە. زۆر باشە. چۆن ئەو کەسانی کە بێگومان بێسەر و شوێن ڕێکارەکان چی یاخود ئەو کەسانی کە دەبنە قوربانی ئێوە چۆن هاوکاریان دەکەن؟ ئەو ڕێکارانە چیە کە بۆیان دەکەن؟ سەرەتا ئێمە ببوورە لایەن فۆرمێکەوە کە دەستگای لوتکە بڵێن دابینی کردووە کە سوکاری قوربانی یاخود کە سوکاری کەسی بەسەر و شوێن بوو یەدە فۆرمە لای ئێمە پڕکاتەوە. ئێمەش لەلایەن نوێنەراتیەکانمان لە وڵاتی ئەوروپا و لەگەڵ عیلاقا لەگەڵ ئینتەرپۆڵ و لایەنە پەیوەندیدارەکان لەسەر هێڵەمێنینەوە بووی بە دوواداچوون بکەین بۆ کەسی گیانی لەدەستداوە یاخود بەداخەوە کاتێک گیان لەدەستدان ڕۆیات ئێمە کاری تەواو کارە ڕێکارە یاسایەکانی بۆکەین و بە هاوکاری لایەنی پەیوەندیدار ئەتوانین تەرمەکە بگەڕێنەوە بۆ عێراق و بۆ لای کە سوکاری. ئەو کەسانی بێسەر و شوێن چۆن مامەڵیان لەگەڵا دەکرێت؟ ئەو کەسانی کە یاخود بۆ باشتر بڵێم ئەگەر کەسێک بێت سۆراغی کەسێکی خۆی بکات کە بێسەر و شوێنە چۆن مامەڵی لەگەڵا دەکرێت؟ کەسانی بێسەر و شوێن بوو لەلای ئێمە کاتێک تۆمارەکرێ ئێمە فایلێکی تایبەتی بۆکەینەوە پرۆفایلی خۆی بە کەتیایدا سەرجەم زانیاریەکانی تیا کۆپیەک لە پاسپۆرت ئەگەر مەوجود بێت وزایدەن ناوی کە سوکاری با بڵێن ڕسمێک شتێک ئەگەر هەبێت ڕسمی و کەسە چەند ڕسمێکی ڕەنگاڕەنگی و کەسەش پێوەی با بڵێن ئەتەچەکەین ئەینێرین بۆ لایەنی پەیوەندیدار لە وڵاتی کە بۆ ئەخیر شوێن کە نقطە کە دەنگی نەماوە لەگەر سوکاریە بەڵێ بێسەر شوێن بووە و لێ بە دوواداچوونی بۆکرێت لەلایەن ئینتەرپۆڵ و پۆلیسی لۆکەڵی ئەو شوێنە و خەسخانەکان و سجنەکان و هەتا ئەو کاتێ دۆزرێتەوە. دڵنیام ژمارەتان لایە هەڵبەت ئەمێ بزانم ژماری کۆچکردن بۆ چی وڵاتێک زیاترە و ژمارەیان لەوێ چۆنە؟ بەڵێ هاوڵاتیانی عێراقی زیاتر کۆچیان بەرە ئەوروپایەوە زیاتر لە وڵاتە ئەمریکیەکان باڵێن کەنەدا و ئەمریکا وڵاتانی تر زیاتر کۆچەکە بۆ وڵاتانی ئەوروپایە و بە زۆریشی با بڵێن هەرێمی کوردستان زیاتر بەریتانیای بە تارگەت گرتووە زاید لەگەڵ ئەڵمانیایە لەم دوو وڵاتەیە زیاتر با بڵێن عێراقیەکان نیشتەجێ. بارودۆخیان بە شێوەیەکی گشتی لەوێ چۆنە؟ ینی داواکردنی مافی پەنابەری لە ئێستا زۆر قرس بووە لە چەند ساڵی ڕابردووە با بڵێن لە 2010ەوە کە بەریتانیا و ئەڵمانیا و وڵاتانی ئەوروپا وڵاتانی کێتی ئەوروپا ڕێکاری یاسایی زۆر توندیان گرتوۆتە بەر بۆ پێدانی مافی پەنابەری. ئەوەنە ئاسان نەماوە بۆ لەم ساڵە وڵاتی کوێک و ئەڵمانیا توانیوێتی 90,000 ریجەکشن بات بە بڵێن داوای مافی پەنابەری ڕەفز کردوێتەوە. بەریتانیا شەروەها لە سا 25 ڕۆژەکەی زیاد کردەوە بۆ ڕەتکردنەوە و هەروەها دیپۆرتکردنەوەیان دەست پێ کردووە. دیپۆرتکردنەوەی زۆرم لێ یاخود خۆویستانە دیپۆرتکردنەوە زیادی کردووە لەم وڵاتە کە هەنگەڕێنەوە بۆ وڵاتانی ڕەسەنی خۆیان. ئەو کەسانی کە دەگەڕێنەوە ئەم وە پرسیارە و کەسانی دەگەڕێنەوە ئێوە هاوکاریان دەکەن یاخود چۆن هاوکاریان دەکەن؟ ئێمە وەکو دەستگای لوتکە لە ئێستادا بەداخەوە نەخێت چکە فەندێکی وامان نەبوو بۆ ئەو بابەتە بەڵام هاوکاریەکردن لەلایەن ڕێکخراوی با بڵێن دەستگای کۆچی نێودەوڵەتی IOM لەوانەیە لەوێ با بڵێن هاوکاری پرێن کاتێک کە بە شێ مامەڵێکی با بڵێن یاسایانە خۆیانەوە نووسەکەن و بە خۆویستانە گەڕێنەوە هاوکاریەکرێن. شێوازی گەڕانەوەیان چۆنە؟ دەتوانن بۆ
ئاسایی یەتەوە بۆ ئێرە یاخود نەخێ پێویستی بە هەندێک ڕێکار هەیە بۆی بگەڕێتەوە. بە دڵنیاییەوە ڕێکاری یاسایی هەیە سەرەتا لەوێ خۆی تۆمارەکە لە دوای دڵنیابوونەوەم کەسە کە خەڵکی بابڵێن خەڵکی عێراقە بابڵین بۆ ئێمە خۆمان بە نمونە بێنینەوە دوای تاوابوونی ڕێکارە ئاسایەکانی سەری خۆیەت کاتێ سەری خۆی هاو بە شازێکی ڕسمی ئەگەڕێنەوە بە عێراق و دەستی مەکرێتەوە لێرە. سەبارەت بە هەرێمی کوردستان و عێراق بە باسکەین بارودۆخی ئاوارەکان ئاوارەکانی ناوخۆ بڵێ ئەو بارودۆخیان چۆنە هیچ هەنگاوێکی ئیجابی هەیە؟ لە ساڵی 2024دا خۆشبەختانە کەمپەکانی سلێمانی بە تەواوی داخرا کە کەسوکاری باڵین ئاواری ناوخۆی تیابووهی شارەکانی خواروی عێراق گەڕانەوە بۆ زێدی خۆیان و لە هەوڵیشاندا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی لە هەوڵایە سەرجەم کەمپەکان دابخا کەمپی ناوخۆی کە بۆ هاوڵاتیانی بڵێ نازەحینە هاوڵاتیانی عێراقین کە بەهۆی شەڕ و ململانەی سیاسی و ململانەی کۆمەڵایەتیەکان لە شارەکانی خواروی عێراق کۆچیان کردو بۆ هەرێمی کوردستان وردە وردە ڕێژەکە بەرەو کەمبوو نەچێت. ئینشەڵا هیچی نامێنێ. وەکو دەستگای لوتکە بام کەمە کۆتا پرسیار وەکو دەستگای لوتکە ئەو هەنگاوە چییە کە دەینێن بۆ وشارکردنەوەی گەنجان نەخودایە لەو بارەیەوە چیتان کردو چارەسەرێکتان دۆزیوە یاخود چارەسەرێک هەیە بۆی ئەم کۆچکردنە کەمتر بێتەوە؟ بەڵێ ئێمە وەکو دەستگای لوتکە بەردەوام لە هەوڵا بووین بەردەوام لە هەوڵیەوەدا بووین ڕێژەی کۆچی ناسایی کەم بکەینەوە چکە ئێمە لە ناو وەزعەکەی نەزانین چۆنە ئەزانین ڕێگەیەکی چەند خەتەرە لە ڕێگەی ئاویا ساڵانە چەند کەس گیان لە دەسەیە هەر لە ساڵی 2024 2200 کۆچبەری ناسایی لە دەریای ئیجەدا گیانیان لە دەزاوە چەندها هەزاریش کە ڕزگار کراون لە کەناراوەکانی ئیتالیا لە دەریای ئیجە لە بینی تورکیا و یۆنانە هەروەها یعنی ئەم ساڵ ڕێژەیەکی ترسناکیش تۆمار کرا لە کەنداوی ئینگلیز کاتێک لە فەڕەنسا و کۆچبەر کە مەسافەیەکی زۆر کەمە لە چاوەمانەی باڵین دەریای ئیجە و دەریای ناوەڕاستە لەوێشە لە ساڵی 2024دا 86 کەس گیانی لەدەستاوە بۆ میش جاران لە کۆنا لە پێش تا 2016 خەڵک کەناڵی تونێلی بەکارێنە بەبار هەڵگرەکان ئەگوازرانەوە لە فەڕەنسا بۆ بەریتانیا بەڵام ئەویان داخستن چۆن بۆ بڵێن چڕتریان کردەوە بەریتانیا و فەڕەنسا ئێستا خەڵک پەنا بۆ ئاوە بە ئێمە ژووک و دەستگای لوتکە بەردەوام لە وشارکردنەوەی خەڵکان لە ڕێگەی پلتفۆرمە جیاوازەکان لە ڕێگەی سوشیال میدیاوە لە ڕێگەی باڵێن چاوپێکەوتنەکان لە ڕێگەی کەناڵەکانەوە خەتەری ترسناکی ئەم ڕێگەیە خێنە ڕوو بۆ خەڵک بۆی خەڵک ئەم ڕێگە دژوارە نەگرێتە بەر وەڵا بامیان کەمە کۆتا کۆچی نایاساییە هیچ ڕێگەیەکی سەلامەت هەیە بڵێ لە نقطەی ئێوە بە نقطەی بی بەداخەوە نەخێر لە ڕێگەی کۆچی نایاسایی یا هیچ ڕێگەیەکی سەلامەت نیە چکە کۆچەکە نایاسایە ئەو ڕێگانەشی کە پیاڕۆن یا ئاوە یاخود جەنگەڵە یاخود ڕێگەیەکی دژوار و پڕ لە نەهامەتی و نەخۆشیە بە یا بەناو ئاوای با بەناو بەفر و سەرمایهڕە هیچی ڕێگەیەکی سەلامەت نییە و ئەو ڕۆژانەش لێرە و لەوێ بیستین کە گیان لە دەستدان هەیە کەشتێک بە ئەوەنە نەفەرەوە غەرق بووە یاخود لە فڵان جەنگەڵە ئەوەنە کەس بێ سەر و شوێن بوون بەداخەوە هیچ ڕێگەیەکی سەلامەت نییە. زۆر بەڕێز باوەز بەرزان بەڕێوەبەری پرۆژەکان لە دەستگای لوتکە زۆر سپاس بۆ ئێوەش. هەر سەبارەت بە بارودۆخی کۆچبەران بەتایبەت لە دەرەوەی هەرێم میوانداری زۆر بەڕێز هاوبیر هەمالی بەڕێوەبەری ئەمریکان کۆنەری سلێمانیەکەین کاگاوی زۆر بەخێربێت ئەرکت کێشە زۆر سپاس بۆ بەڕێز با لەوە دەست پێ بکەین بارودۆخی کۆچکردنی گەنجان بۆ دەرەوەی هەرێم ئێستا لە چه ئاسێکدایە؟ تاوان بەداخەوە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ کە باسی سەکرێت دەستخۆشی لە ئێوەکەم بەڕاستیکەم پرۆگرامەتان تایبەت کردەوە بابەتە چکە بەجددی ئەمە چەند ساڵە ئەگەر هەڵە نەبووە بۆ 3 ساڵە چێت ئێمە بەردەوامی ئیش لەسەرم بۆ عێراقین ئەو تایبەتی پێشتریش ئیشمان لەسەر کردەوە بەڵام 2 ساڵ بە تایبەتی لەگەڵ ڕێکخراوی CDO ئێمە کارمان لەسەر کۆچی یاسایی و نایاسایی کرد کە گەنجان چۆن کۆچی یاساییەکان و چۆن کۆچی نایاسایی ئەکەن و بۆ بیر لە کۆچی نایاسایی ئەکەنەوە ئێمە بۆ هیوایە بووین کە بتوانین ڕۆڵمان هەبێ و دۆرمان هەبێت لەسەر گەنجەکان بتوانین تەسیراتی کوێمان هەبێت کە
کۆچی ناسایی کەمکەینەوە کە قەنەعەتیان پێ بکەین کە کۆچی ناسایی نەکەن. طبعا تۆ کە بە کەسێکڵی کۆچی ناسایی مەکە ئەبێ ڕێگەکانی کۆچی یاساییشی پێ بڵی، چکە بەڕاستی مەبەستی ئەم بەک پێناسە بۆ شتێک بکەین پێش هەموو شتێک ئەگەر ئێمە باسی کۆچ بکەین هەموو کەسێک مافی خۆیەتی لە ئەمە هەر لە سروشتی دنیا وا بۆ لە سەرتاشەوە بۆ هەموو کەسێک مافی خۆیەتی کە بیر لەو کاتەوە لە وڵاتێک لە شوێنێکی کە لە هەر جێگایەک بێت لە سەر گۆی زەوی بتوانێت بە دوای ژیانە بگەڕە کۆچی بۆ بکات و ژیانێکی شایستەتر بۆ خۆیکە. بەڵام ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین و مشکلی دروستکردە کۆچی نایاسایەکەی بەڕاستێکە بەداخەوە ئێمە بۆ هیوابوون کە بتوانین ڕێژەکە کەم بکەینەوە، بەڵام ئەبینین بەداخەوە زیاتر ئەبێت لەگەڵ خراپی دۆخی ئەوروپاشە ئێشتا هەر ڕێژەی کۆچی نایاسایی زیاتر ئەبێت لە وڵاتەکان و بە تایبەتی لە کوردستان و لە عێراقا. ئەویش وەکو جەناتەڵی دۆخێکە بەڕاستی بەداخەوە ئێستا دۆخێکی زیابوونیان دووبارە بیر لەواکەنەوەە کە بە نایاسایی کۆچەکان بەم ڕۆژگارە ئەبینین کە ئەم هەموو کارسی کە ئەبینین دروستە بێت و هەواڵە ناخۆشانێکی جوان لێبێت لەسەر کۆچی نایاسایی. ئەوانەی کە باست کرد کۆمەڵێک هۆکار و من ناوێشمە سەر هۆکارەکان هەڵبەت هۆکارەکان پێم وایە بەشێکی زۆری ڕوونە ئەمە بچینە سەر چارەسەر هەڵبەت چارەسەریش ئەم شتە بنەبڕ ناکرێت وەک جەناب دامەژت بێگەن مێژوویەکی دێرینی هەیە و کۆچ لە شوێنێک بۆ شوێنێکی تر مافێکی هەموو کەسێکە بەڵام بە دیوە یاسایەکە. چارەسەر چییە؟ چارەسەر بۆم بارودۆخە چیەکەم تا زۆر ئاگادارم هەوڵتان بۆ ئەوە داوکە لانی کەم خەڵک بۆ شار بکەنەوە بە دیوە یاسایەکەیە و دیوە کۆمەڵایەتەکەشی باسکەین. چارەسەرەکە چییە بۆ ئەم بارودۆخە دەتوانین چی بکەین؟ طبعا ئێمە کە باسی چارەسەری هەر شتێکەکەین ئەبێت جارێ هۆکاری بابەتەکە بدۆزین و هۆکاری نەخۆشەکە بدۆزینەوە ئەنجا چارەسەرەکەی بۆ بدۆزینەوە. ئەمە ئەبینین چارەسەرەکە لاچێ بەڕاستەکەی ئەو ئاسان نەبێت بە منەزەماتیش حل بکرێت لەبەرەوەی بەدەر لە منەزەماتە ناخۆیەکان و منەزەمە نەدەوڵەتیەکان ئێمە کێشەکەمان کێشەیەکی جەزرێکە کێشەی دەوڵەت و وڵاتمانێکە مشکلی هەیە کێشەی ئابووریمانێکە ئەوە بۆ بە سەبەبی سەرەکی بۆ گەنجەکانمان کە کۆچ بکەن ئەبینین کە گەنجێک کە تەخەڕوجە کات لە زانکۆ و دوای هەموو ساڵی خوێندن و زانکۆ ئەو هەموو ئەزمموی کە هەیەی کارێکی باشی دەستناکەوێت کارێکی شایستی بە شایستە بە خۆی دەستناکەوێت هەبوونی ئەزمەی اقتصادی کێشەکە ئەوەیە کە ئەمە بە تەنیا شتێکی تاکە کەس نییە لە منە هەبێ کێشەکەوێت لە سەرەوەی دەسەڵاتەوانەیە ئەوانی ژەمان کێشیان هەیە بەڕاستەکەی کە ئەڵێن ئەمە کێشەمان لەگەڵ سەر و خۆمانەیە و لەگەڵ دەوڵەت کێشەمانەیە کە بابەتی موچە و بابەتی بودجە و قوتی خەڵکی کێشێتە ئەمەی وا لە خەڵکە کات بیر لەوە بکاتەوە کە بڕە بە وڵاتی کە نەبوونی هەلی کار وا لە خەڵکە کات کە ئیژنەکان نەبوونی ژنگی تەندروست بۆ ژیان وا لە گەنج و لە خەڵکە کات کە بڕوات لە وڵاتێکی کە ژیان و کاتیان بیر لەو کاتەوە کە کۆچ کات ئەم شتە نەبە ئێمە حەلەکرێت لە ئێستا بەڕاستی نەبێ مەحەلکراوەکو و گەنج وەکو تاک با بڵین و نە بە حکوومەتیش ئەوتانە بۆ هەموو هەوڵی کاکرێ ئەوتانێ ئەبینین دوێنێ دیسانەوە کۆبوونێکی تری گەورە کراوە لەسەر هەنگاوی ترکە چۆن باریژانی خەڵک چاکرێت چونکە هەموو هۆکارانی کە خەڵک کۆچی بیری دەکات و کۆچی بکات چەند سەبەبێکە یا ئەوتانێت بە کێشەیەکی سروشتیە بنمونە ئەو ئاگریکە لە لۆس ئەنجلس کەوتۆتەوانێ خەڵک ناچارە بێ کۆچکە لە شوێنەکەی خۆیەوە بۆ شارێکیکە یان بۆ ویلایەتێکی تر یان ئەوتانێ باڵێنەمە پێوترێ هۆکارە سروشتەکان زریان و باوەڕەشە با و ئاگر و کەوتن و ئەمانە ویانەوە تا بارودۆخێکی سیاسی ناسەقامگیر کە حربێکە شەڕێکە دروستە بێ بەڵام ئەمی کە ئێستا لە وڵاتی ئێمەیە ناسەقامگیری دۆخی ئابووریە ناسەقامگیری باری ئابووریە کە وای کردووە گەنج یان تاک خێزانەکانیش بیر لەوکەنەوە کە وڵاتەکەیان بەجێبێڵن حەلی ئەمە ئەوەیە کە بارێکی گوزەرانی ئابووری باش بڕەخسێت لە وڵاتەکەیە وە گەنجەکانمان لە هەلی کار بێبەش نەبن هەتا بتوانین بێکاری کەم بکەینەوە ژیانێکی شایستە بۆ گەنجان دابین بکرێ ئەنجا بتوانین ئەتوانین تۆ قسە سەرۆکی بڵێ کە من توانیمە کۆچی نایاسایی کەم بکەمەوە. زۆر باش با بە دیویی ترا باسی ئەوە بکەین هەڵبەت جەنابیش دەزانین گەنج سەروایی هەموو وڵاتێکە تا لە وڵاتانی جیهان بەتایبەت ئەوانەی ئەوروپا هەوڵی ئەوەیاندا بوونەوەی پێشووترە کە گەنجەکان لە شوێنی ترەوە بە چەندین ئۆفەر بێن بۆ وڵاتەکەی خۆیان بۆی دەستیان لە بنیادنانی ژێرخانی ئەو وڵاتەیە هەبێت. ئەمە کاریگەری چییە لەسەر هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی کۆچی گەنجان بە تایبەت هەڵبەت خێزانیش کۆچەکە بەڵام گەنجان بەتایبەت ئەمە زۆر مەشاکل دروستەکە با ئەتوانێت یەک پۆلێنیکەین طبعا ئێمە لە ڕووی سەرمایی
مرۆییەوە مشکلەمان بۆ دروستە بێ گەنجەکانی مە گەنجانی زۆر بەتوانن ئەمستاز بەڕازی بەڕاستەکەی گرێمە سێرکەین ئەو گەنجانەی ئێمە ئەبینیت لە ڕووی خەنواری و خوێنوار لە ڕووی لە هاتیۆ لێ هاتوون لەگەڵ هەموو نەبوونی ئەو هەموو پێداویستێت تایبەتی کە وا بکات بە گەنج بەرەو پێشی بەرێ گەنجی ئێمە بەتوانە بەرەو پێشڕە بڕ دیقەت بە لە زۆربەی زۆری وڵاتانە ئێمە کەسانێکمانەیە کە کوردن و پێگێکی باشیان هەیە یعنی من هەر بۆ نمونە ئەتوان من باسی برادێکی خۆم کەم کە یەکێکە لە گەنجە بەتوانەکان لە ئەمریکا لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە وەزارەت تاقە داوامەکات یعنی بە ئاسانی گەنجێک ناتوانێت بڕاتە وەزارەت تاقە گەر بەتوانانە بێ باشە من ئەم سەرمایە مرۆییە باشە لە وڵاتێکی خۆما بێ باشە یانەوە تا بڕە لە وڵاتێکی ترا بێ یعنی من بە نمونە باسی زاواقی خۆمە بۆ کەمێکێکە لە مۆندیسە مەدەنێ زۆر باشەکانی کە لە ساڵی هەشتاکانەوانە بۆ منکە ئەم وڵاتی بەجێهێشتووە لە سویدا یەکێکە لە مۆندیسە زۆر باشەکانی یەکدا مەشارعی گەوری هەیە لە یۆتۆبۆری کە مشانازی پیاوەکە مشانازی بۆ کوردەکە بینین ئەم تاقی کورد ئەم بینا باشە بە قوتە بەتوانانی هەمووی مەشارعی گەوری زەبەلاحن کە ئەم مۆندیسی سەرپشتیارەتی ئەمە هەر کورد نییە تاکی کورد نییە ئەمە زەربە نییە بە وڵاتەکەی من کە ئەم گەنجە باشە ئەم مهندیسە باشە لە لای من نییە و لە وڵاتەکەی من خزمەت ناکات ئەمە لە ڕووی سەرچاوی مرۆیی و لە ڕووی توانای زانستیەوە باسکەین باسمان کرد لە ڕووی ئیترەوە ئێمە تووشی چیترە بین ئێمە تووشی کێشەی هاوسەرگیریە بین ساس ئێمە من هەموو گەنجەکانم بڕاتە وڵاتەکانی دەرەوە هەموو کوڕەکانم ئەم وڵاتە بەجێ بێڵن کاتە ڕێژەی هاوسەرگیریم کەم بێت و کە ڕێژەی هاوسەرگیریم کەم بۆ ینی من ڕێژەی نەتەوەکەم کەمە بێتوانە بەرە و زیاکردن ناڕۆ بەرەو پێش ناڕۆێت نەتەوەکەم گەورەتر نابێت باشە ئەمانە هەمووی کێشن کە ئێمە یەتە بەردەممان ئەی ئەوە کێشە نییە ئەمە بۆکو تاکە گەورەکە کێشە گەورەکان باسمە کرد ئەی لە هەمووی کێشەتر ئەوە نییە و نقصانیەک لە عیلەیەک کابێ دایک و باوکێکە و نەخەم و خەفەتەوەە بۆ ئەم ناڵانە چەند دڵیان لای ئەم ناڵانە چەندها گەنجمان بینی لە ئەوانی کە گەیشتە جێی خۆیان گەیشتن ئەوانشی کە نەگەیشتن لە ڕێگەیان چەندین تووشی کەمەندامی بوون یان بوون بەخوان پێداویستی تایبەت لە ئێستا یا ئەوەتانێ ئەسڵان وەفاتیان کرد و مەیتەکانیانمان نەبینیەوە یان ئەوەتانی بێسەر و شوێن بوون و نازانین ماون یان نەماون ئەمانە هەموو ئەو بە شاکلانە کە دروستە بێت لەگەڵەوە شاکە ئێمە ئەڵین ئەزانین گەنجینەی وڵاتە نەبوونی گەنج یعنی تۆ گەنجینەی وڵاتەکەت بەرەو لە ناوچوو نەچێت زۆر باش بە شێوەیەکی گشتی دەمێ باسی هەڵبەت باسی کۆچی نایاساییەکەین ئەو کەسانی کە کۆچی نایاسایی دەکەن و کۆچبەرانی کە نایاساین بە تایبەت بۆ ئێستا بۆ بارودۆخی ئێستای ئەوروپا و ئەمریکا و بە شێوەیەکی گشتی و شوێنانی کە سەردانیەوە هەڵبەت ئێستا تەرکیزەکە خودت چاوەکە لەسەر ئەوروپایە بە تایبەت ئەو کۆچبەرانی کە نایاساین بارودۆخیان چۆنە ئایا ئەمانی تریشکت بۆ دەیەوێت بڕات بەڕاستی ئەوروپا بۆی شامی شەریفە یان ئێستا بارودۆخەکە بە شێوەیەکی ترە بەڵێن جار بەڕاستی و پرسیارە زۆر جان چکە ئەمە شتێک جواب بەمەوە من لە ساڵی 2010 50 خوێندکار و مامۆستای زانکۆی پۆلیتێکنیک و سلێمانی بوو بردوان بۆ ئەڵمانیا بۆ وڵاتی ئەڵمانیا لەبەرەوەی کە هینێکە بوو با بڵێن کۆرسێکی ڕێنەبڵ ئینەرجی هەبوو بۆ ئەو خوێندکارانی ئەندازیاری طبعا دوو سێ سەبەبە بەشدارێکن لەو کۆرسەیە بەڵام لەگەڵ ئێمەمانێ مەجموعەیەشتی تریان شان ئەمانێت چیان بکرێتەوە بە دنیای دەرەوە ببینن بزان کە ئەوروپا چییە و غەرب چییە ئەمریکا چییە ئەمانە هەموو ببینن تاقیکەنەوە کات دابەزین لەوێ لە سلێمانی و ڕۆژتون لە ساڵی 2010 لە مێشن دابەزین لە مەتاری مۆشن بینن هەموو شتەکان جوانە و شوێنە لە ئەڵمانیا تر ئەڵمانیاش بەناوبانگە لە هەموو شتێکی باش و جوانە گەنجەکان ئەیان کرد بە سەعوەتەوە کاگە بیرۆکەی خۆمان تەسلیم بکەین لێرە تۆ ببینن ڕای قسەیەکی لێکەین من نەزانم چی بن با ببینن ڕۆتی ناتیجە من 12 ڕۆژ لێرە داتانێنم بە تێکەڵی خەڵک بوون ببینن خەڵک چێکە تەسەوڕ کە ئێمە هەفتانە ئینمان هەبوو دوو جار میتینمان هەبوو شانە لە بابڵین لە لۆبی هۆتێلەکە کۆبینەوە قسەمانە کردو بزانین ڕێی خۆیان چیە و چیان کردو چۆن بۆمانە هەفتەی یەکەم هەر حەزیان لێ بوو هەفتەی دووەم لە بیداەتی هەفتەی دووەمەوە یەکسەر دەست بۆ کرا کاگا بیرە کی ئەڕۆینەوە بۆ کوردستان بەڕاستێکی ئێستا لە تێگەیشتن وەزە ئێرە چەند خراپە یەکێک لە تەلەبەکان قسێکی زۆر هینی کردوتی باشە کاکا بیر بەڕاست ینی ئەمە ئەوروپایەکە خەڵک خۆی بۆیان بەکوشت ئەمە ئەوروپایەکە خەڵک بۆ خەتەریاتە بە ئاوی بە ئاوە بۆ پەڕەوانێ و مناڵتە مرێت و خۆتەکەیتە ئەوی کا بخینکەیت و
خەڵک بۆ ئێرە ڕاکە بۆ ئێرەیەت خۆی باشە خۆ من ئەم هەموو هەولێسێکی لێرە بین و خۆم لە کوردستانەوە هەولێسم نبینیەوە یعنی ئەمە خۆی بەڕاستی ئێمە سەر ڕای ئەو ئەزمای اقتصادی کە هەمانە کەمترین هەولێسمانەیە لە سەردا هەمانە ئەزانەوە یەک دوانێکمان هەیە بەڕاستیکەویژەوە وابزان من سەفرێک لەگەڵ کاکتۆر هەواڵی بەڕێز قسەم کرد وتی وڵی کاکە پیرمەش خان شێنشوان دەرتی کوردن بۆ پیاوەتە منە لە خانی بە ساڵ چۆمەس خۆی نایە بچێتە ینی چی لێ بکەم کە چەند هەوڵی یاوە ئەجا بەڕاستێکی خەڵک وای بی لەکاتەوە کە ئەچێتە ئەو دیوانێ و کاڵێ تر لە ئاوکە بۆ پەڕێتەوە ترتەوە و ئەزانێ ئەو دیۆ لێ نووسراوە ئەمە دەرگای بەهشتەوە ئەو دیۆتر بەهشتە و کوردستان جەهەنەمە ئەم دوو جەهەنەمە دی باشتە بەڵام کاچێتە ئەوانە تووشی سەڵمەکابن ئەم قورسایی کە یەتە سەریان نەتەحمولیەکەن لەوێ نەپیانەکرێنە نە ئەو قورسایشان هەبووە خەڵکە بۆ لێرە خانووی هەبوو فرۆشتێتی ساری هەبوو فرۆشتێتی ئیشوکاری هەبووە وازی لێناوە لە ئیش دەرکراوە کە ئەچێتە ئەوێ کێشەی عیلیش هەموو دروستە بێ لەبەرەوەی ئیتر مقۆمەقۆیەوە دروستە بێ ئەوڵە تۆبی وتێ بابڕین ئەوڵێ نەخێر تۆ وتێ بابڕین ئەوڵە تۆ چاوە لە فڵان کرد ئەمە مشکلەیەک بەدر لەوە مشکلی تر هەیە کە ئەوانی کە بە قاچاخڕن تووشی مەجموعەیەک شتە بن کە بەڕاستیگەی مە پێویستەکە باس بکرێ ینی خەڵکێکی پێوتری ئەڵێ لە تورکیا ئەمە کەسانێک کە ئەم ئیشە نایاسانەکەن کە قۆسێکە پیانەوترێ قاچاقچی ئەمان خەڵک بە قاچاخە بن ئێمە قسە زۆرەکە بیستمانناڵێ تو بەس بگەرە تورکیا من خۆم زۆر بەسیتە یەک دینە خەڵکم بردووە کە ئەچێتە ئێوە سیرەکات هەفتا بێ بە دوان و بە دە و بە ساڵ و بە دو ساڵ و هەر ناڕۆ لەشی خۆیەتی ئەم پارێشی کە پێێتی وردۆر سەرفیەکە بە ئەکیدی ئێستا منش و جەناویچەکە بیر لەوکەینەوە بە قاچاقڕین دوو کەسەر هەیە لە عیلەکە پێمان بڵۆ کاکە بۆ بە قاچاقڕی کاکە هەزار کەسمان بینی کە نەهاتەوە چی ئەەکەی لەو ڕێگەی یەجگار بۆ شوێنێ بەس کە قەراریاوە وەری ناگرێتەوە هەر ئێوێ بڕات بۆێ لەوێ جارێک ئەتوانێت تەکلیف لە خزم و کەس و کار کە جاری دۆ مستێ ئیتر خەزی بڵ کاکە وەرەوە ئێمە پێمانتی مەڕۆیەکە بە کەڵک نایە چییە کات لە ڕووی نایتر داوای پارە بکات داویشکە ئەوشی کە پێێتی وردۆر دەمی سەرف کردو باش شتێکی کە ئەلحەمدولیلا لە وڵاتی ئێمە نییە شتێکی پێوتر مافیای بازرگانیکردن بە مرۆڤ یعنی بەداخەوە لە ئەمە لە وڵاتانی غەربە ئەم شتە زۆر زۆرە باقی لە ڕۆمانیا و لەمانە زۆر زۆر کامە ڕێگاکن وەسیلەن بۆی کە خەڵک پێ بڕاتە ئەوروپاوان ئەکەونە ناو ئەم مافیانەوانێ زۆربەی زۆریان ئەم مافیانن کە بافیای بازرگانیکردن بە مرۆڤن پارەت پێنەماوە بەسەر چاو من کەس و کارتم لێرەکە کە من تۆ مێناوە من ئەجیانم هەتا بەڕی تۆ دوای قەرزەکەم بەرەوە ئەوی سەقفێکە بۆ داینە دوای ئەو سەقفێک دەڵێ کاکە من تۆ منێناوە بەخێوەکەم دەڵە پارەم بەرەوە من تۆ مێناوی سادە لێ بکەم نەگوێت کە تۆ پارە تۆ بەژیانم لێرە چەند حلێک هەیە یا تا پارەکەمی تۆ یا ئەم شتانە هەیە یەکەمینی ئەوە تا چی لە شوێنە نەشاوکانە ئیشی بۆکەی یاوەتانە کاری نەشایی بۆکەی بابەتی فرۆشتنی مادە خۆشبەرەکانە چەکی ناساییە ئەنوا عشقەرشتین ئیشی ناساییە کە بە خەڵکیەکەن و خۆیان نیکەن یا ئەوەتانێ ئەبێ لە شوێنە خراپەکانە ئەبێ یا ئەوەتانێ یەکێک پارچەیەک لە ئەندامەکانی لەشە دەرەهێنین و پارەکەی پێنەوەی فرۆشین و قەرزەکەی خۆیان لێڵەگرین و باخی ترکامە ئەسڵە ساسی نییە ئێمە من بە ڕۆژێک لە یەکێک لە لەم ساڵانی ئەخیر وەگەر خەڵم دەبم لە 14 و 15 بوو لە یەکێک لە هەواڵەکان بینیم کە شاحنەیەکی کەپس 26 تەرمیتیا دۆزرابەوە ویان زانی کە لە ناو ئەم کەپسەیە خنکاو نەهوایان بۆ نەچۆ ئۆکسیجیان لێ بڕەوە بەڵام دوای کە سەیری تەرمەکانکران سیرەکەن ئەم تەرمانە جێگی نەشتەریان پێوە جێگەی دوورینەوەیان پێوێت تومەز ئەمە کەوتونەتە ناو ئەو مافیانی کە بۆم باس کردی ئەم بابەتە زۆر گرنگە کە کەنجەکانمان و خێزانەکان بیزان تاوکو نێڵم گەنجەکانن تاقیکەنەوە نێڵم ناڵەکان تاقیکەنەوە کە سەیرەکات ئەم مافیانە ئەمانەیان گرتووە و پارچەکانی ئەندامەکانی لەشیان دەرهێناون و فرۆشتیانەتەوە کەوتونەتە دەست مافیای بازرگانیکردن بە جەستەی مرۆڤەوە ئەمە خەتەراتەکەی و دوای ئەوە چەند کەس هەیە کە بۆکو بەم باسکرد بەم شێوە خۆیان خێزانەکانە لەلایەن کەسانی خراپەوە تادای شەرەف و ناموسان لێکراوە کە ئەچنەوە وڵاتش ئەبینن ئەمە خراپە خۆشی تووشی کە ئەبەی ئەو وەزع بووە وەزعەکان ئەوی تر پێ ناقبوڵە و لێک هەڵپۆشانی خێزانەکانیش دروستە بێت یعنی کێشەکانی کۆچی نایاسایی ئەوەی زۆرترە ئەوە سوودی نییە بەڕاستێکی لەوانەی خەڵکی گێسی گوێ لەم بابەتی من و بەڕێزە بێ کە باسیەکەین بڵێ باسی چیەکە من فڵان کەسە ناسم لە چۆ بۆ بەریتانیا و فڵان کەسە ناسم ئەڵمانیا تا خێزانەکەی و کەسوکارەکەی و ژنی بۆ برای هێناوە ساری بۆ خوشی کڕیۆخانی بۆ ماڵی باوکی کردووە کاکە ئەم شتانە تکایە ینی بە یەک و دوان وسیان هەڵمە خەڵەتێن ئەم بابەتە بەو شێوەیە نییە ئەم بابەتە زۆر لەوە
زیاترە ئەوەی کە تۆ دیوتە یەک دوانە دیوتە و دوای ئەو کەسەشی کە بەڕەش ئیشەکە ئوستاز با ئەمە لێرە باسی بکەین ئەو پارەی کە بەڕەش دەسەکەوێت 1 دیناری ناتوانێت تۆ 1 سنتی ناتوانانی لە وڵاتەیە سەرفکەی ئەبی ئیلا بەڕەش سەرفیکەیتوانێت یعنی چونکە ئەو پارەی کە تۆ دەستی ئەکەوێ ئەو پارێکێتە سەحسا بانقی کە تو کە ڕقابەی مالە سیرتەکات و ئەگەی لێتە ئەی بەچی و نای بەچی ئەگینا ئەو پارەی کە لێرە من بۆچی مەخانێکی کڕیەوە بە بکڕم بە 4 دەفتەر و بیفرۆشم بە 100 دەفتەر ناتوانم 1 دەفتەری بەرمانە بۆ وڵاتکە بیش ئەگەر نمونەیەکی باش دەبێت چەندانی خراپی شەیە بەدڵنیایی ئەوە ئەوەی نمونە خراپەکە زۆرە بڕوا بێەوە نمونە باشەکە زۆر نییە و بەڵام باشترین ڕێگە تکایە ئێمە سەردەمی خەنواری سەردەمی پێشکەوتنە من هەموو کاتێک داوا لە گەنجەکانمە دەکەم تکایە بخوێنن هەوڵ من بە یاسایی بڕۆنەوە وڵاتانە کاکە ڕێگە فیزە هەیە فیزە وەربگرە پرسیر وڵاتەکە بکە نی بۆ ئیلا هەربێت تۆ بە قاچاق بڕێت و ئەم هەموو گەنجە هەیە فیزەی وەرگرتەوە فیزە وەربگرە بڕۆ بگەڕێ بڕۆ سێری وەزعکە بڕۆ شت فێر بە بۆ ئیلا بە هەربیرکەیتەوە لە وڵاتی کاژیانکەی بەڵام کە فیزەش وەرەگرن تکایە ینی من هەموو کاتێک باسی ئەم بابەتاکەم بابەتێکەیە بابەتی فیزە تکایە هەست بە بەرپرسیارەتی وەرگرتنی فیزەکانتان بکەن لەبەر ئەوەی من بڕۆم بۆ هەر وڵاتێک و نێمەوە حەقیتەوە خۆم 10 کەس لەم وڵاتەیە بڕۆ لە ساڵێکە 100 کەس لەم وڵاتەیە فیزە وەربگرێت و بە ناسایی بڕاتە وڵاتێکی تر علاماتی استفهام بۆ ئەم وڵاتی تۆ دروستە بێ بۆ ئەم شاری تۆ دروستە بێ خەڵکی ئەم شاری تۆ ئیشی دەست ناکەوێت لەم دەستگای تۆ کە دەستگای ئێستاە بە ڕیکۆمەندێشنی تۆ خەڵک بڕۆ بۆ سەفارەتەکان بڕۆ بۆ قونسڵخانەکان فیزە وەربگرێ و نێتەوە علاماتی استفهام لەسەر شوێنێکی تۆ دروستە بێ ئەی بۆ تۆ نەڕووی بۆ شوێنێک بۆ دەورەیەکی ڕۆژنامەوانی و لێ بەشداری پێیت و بگەڕێتەوە خزمەتێکی زیاترکی بە من بۆ نەیە گۆڕانکاریەکی لە میدیای کوردیە بۆ وا بیری لێ نەکەم بۆ بێ هەروە بیری لەکەم ئیلا من نەروێ بڕۆم وڵاتیکە من تەحەداکەم بڕۆ هەر وڵاتێک تۆ شادێکی باشتر بێنەرەوە لەمی کە ئێستا پێێتە خۆت باشتر پێشخە نەک دەستگای ئێستا هزار دەستگای تر مەمنونی ئێستا کە لە ڕی چەناوت و ئیشی بۆ بکات ئەمە ئێمە بەڕاستی ئەوی کە کێشی کە هەمانە لە خۆمان وەکو تاک کێشی پلانمان هەیە نازانین چۆن پلان بۆ ژیانی خۆماندانین کاکە وڵاتەکەمی ئەزمینیە بەلایەک تەواو با لەو لایێ با من لەم لە خۆم چیم پێکرێت با خۆم بیرە لە ژیانی خۆمکەمەوە بزانم ئایا من بە قاچاق بڕۆم باشە ئایا من بمێنمەوە یان خۆم پێشکەم ینی من ئەگەر تەمەنم بە 25 ساڵە با لەم 25 ساڵەیە خەریکی خۆ پێشخستن بم با خۆم باشترکەم بۆی لە 27 28 29 ئیشم دەستکەوێت کەس ینی بەڕاستیەکەی هەمومان ئەو نەمان هەیە کە ژیانێک پێین و نەورین لە برسە ئینشاڵڵا کەسیش نامرێت لە برسە بەڵام تکایە بابیر لەوە نەکەینەوە کە کۆچی ناساییکەین ئەمە بە دوپایامی ئێمە بێ نازەمەگە پرسیاری ترما بێ بورە یەک پرسیاری سەبارەت بۆی کە باسە کرد پێم خۆش چیتە سەرەوە باسە دەمەوێت ئەو پرسیارە بکەم ئەوانەی کە ئەو ئەزمونانی کە باست کرد چی بکەین بۆ ئەم ئەزمونانە بێنینەوە خواز لەسەر گەڵانەوە زیاد بێت هەوڵ بین بەو دیوایەوە بجەناب دەوتت کەسانی کە ئەچن بێنەوە لێرە خزمەتێک بکەن بۆی وڵات ئاوادان لەو دەستی کاری کە لەوێ ئیشی تیادا دەکەن لێرەش هەوڵ بن فراهم کرێ بۆیان و ئیش بکەن چی بکەین باشە بۆ وڵی ئەمە ئەبێ شتێک لە گەنجەکانمە تێ بگەینین کاکە ئەزمێ اقتصادی هەیە بەس ئەزمێ ئیش نییە بەڕاستی ئیش هەیە ئەگەر یەکێک بڵێ ئیشم دەست ناکەوێت ئەم شتە بەڕاستیی ڕازنی کاکە شەر نییە ئەزین کیشی دەست ناکەوێت کاڵە ئیش نییە ئیشێک نییە کەمانی بە 4000 دلار بێ ئەی کاکەگیان تۆ دازە تەخڕج کردو ئەزمونێکی کەمت هەیە وەرە بە 150,000 بە 200,000 بە 300,000 ئیشکە ئەی لەوە باشتر بڕۆی بە کافتریاکەم ڕۆژە 5,000 سەرفکی وانە تۆ دەخلە پیاکە هەر ئیژە دەست ناکەوێت هەر بڕۆ بە خۆبەخشی لە شوێنەکە حەفید و ڕۆ کاری خۆبەخشی بکە با فێری ئەزمونەکان بی من لە ئەمریکان کۆرنر ئەم لە حەزی کە ئێستا قسە لەگەڵ بەڕاستاکەم 39 خۆبەخشمە لە ئەمریکان کۆرنر خوێنکاری زانکۆن و خەڵتیاشیاتی کە تەخەڕوجی کردووە ئەم کەسانە یەن لای من خۆیان پێشەکەن کۆرسی زمانی ئینگلیزیمانەیە کۆرسی میدیاییمانەیە کۆرسی HR-مانەیە کۆرسی میوزیکمان هەیە کۆرسی مارکتینمان هەیە یەن لەمانە خۆیان پێش ئەخەن بە بێ بەرامبەر هەمووی وەرەگرن ئێپارەت پێنی منش کورسی بەلاشم بۆ کردیتەوە نە ئەو بێنە لەگەڵ خۆت نە چا بێنە لەگەڵ خۆت نە کۆفی برێک بێنە من هەمووشم بۆ دابین کردی وەرە تۆ بەشداری بکە لە کۆرسەکان و خۆت پێ بگەیەنە شادەش وەرەگری سکیلەکانیش زیاکەی کە تۆ سکیلەکان زیاد کرد دوای ئەو تەقدیمی ئیشکە ئیشت دەسەکەوێت بنووسە لە فڵانشە بەکاری خۆبەخشیم کردو کە کاری خۆبەخشی بریتی نییە لە ئیشکردن بە بەلاش کاری خۆبەخشی بریتیە لە بەخشینی توانا و کاتی تۆ لە بەرامبەرە وەرگرتنی ئەزمون ئەزمون هەرەوەنێ بە پارە وەرگری
بەڕاستان لە ئێستا داوامەکەن من نازانم بۆچی تۆ چەنە ئەگەر بێ لە دەستگاکەی من ئەگەم دەستگاکمە بێ هەلی کار دابنێم و بێ لای من تەقدیمکەی من لێ ناپرسم بڵم لە ئێستا بە چەند ئیشی کردو بەخەتەر چەندی شوێروی ئەوە کاتێک ئەو بەشی پرسیاری ئەوە لێکرێت کە بە چەندی کردووی کە بزان معاشەکەت چەند بەدابنن من پێتەڵم ئەزمونە چییە کە تۆم بێ ئەمە توانە و لەهاتوی تۆ چییە ئەنج من ئەم هەموو توانە لەهاتویە باشم هەبێ تکایە توانەکانتان باش بکەن تکایە ئیش بکەن ئەگەر بە 200,000 بێ ئیش بکەن تا ئەزمون دروستەکەی لەبەروی تۆ لە ئیشکردن و لە خۆبەخشیکردنە خاڵێک جێبەجێەکەی کە باشترین خاڵی سۆفسکیلەکەیش کۆمونیکیشن سکیلە کۆمونیکیشن علاقات دروستەکەی تۆ علاقات پەیوەندی دروستەکەی ینی پەیوەندیکردن لەگەڵ ئێستا من لە ڕێی ئەمریکان کۆنەرەوانێ ئێستا من پەیوەندیمانە لەگەڵ ئێستا سبەی ڕۆژکاری پێکەوەی ئاماژای ئیش پێەکەین سبەی ڕۆژ من وەرکشۆپێکی گەورم هەیە سپۆنسەری میدیاکەی ئێم بە ئێوە ئەمە ئیشێکمان کردێکەوە مزەکرێکی تەفاهم لە بینمانە لێکتێگەشن نامێکی مزا ئەەکەین و ئەبێنێتوانێ ئەو خۆبەخشانی من کە هەیە لە کاتێکە کە ئاکتیڤیتێکین چالاکیەکەکەین کە بەڕێستان ئەیبین لەوێ ئەوان هاتن ئاشناون بە ئێستا سبینە هەلی کاری دەستکەوێ ئەڵێ من لە ئەمریکان کۆنەر خۆ بەخش بووم جاناویش دیوتە هەلی ئەمریکان کۆنەر چیان کردو بۆیت هەلی کارەکەی ئیتێ بۆیە بە دڵنیایی وایە بۆیە چی بکەین ئێمە بۆ ئەم بابەتە ئەم پرسیاران ئەم جوابانی کە یامە هیوادارم کە جوابێک بێ بە پرسیاری بەڕێستان و لەگەڵیشیا ئێمە توانەکانی خۆمان زیاتر بکەین تاوەکو بیر لەوەنەکەین بڕێنە دەرەوە بە وڵاتێکی کە کاتێک بابیر لەوەکەینەوە بڕین وڵاتی کە ئەزمونێکی تربێنینەوە بۆ وڵاتە نەگوۆی کە ڕاخی لە وڵاتە زۆر بەڕێز هاوبیر هەمالی عەبدوڵڵا بەڕێوەبەری ئەمریکان کۆنەری سلێمانی زۆر سپاس سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێ سپاس بۆم کاتە سپاس تێچووی گەشتی حەجکردن زیادی کردو لەو بارەیەوە حاجی تەها سەعید بەڕێبەری نووسینگەی حەج و عومرەی سلێمانی ڕوونکردنەوەی دا و دەڵێت جیاوازیەکەی 200,000 دینار بە ناوی خوای گەورە سپاس و ستایش بە خوای گەورە زۆر بە خێر بێن خێر و بەرکەتان هێناوە ئینشاءالله تێچووی حەجی ئەم ساڵ نسبەیەک زیادی کردووە نسبەیەکی زۆریش نییە لەبەرەوەی تەکالیفی حەج زیادی کردووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەوەی ئێمە ئاگادار بین و زانیاریمان هەبێ سەر و ملیارێک دینار حکوومەتی هەرێم تەخسیسی کردو بۆ حاجیانی هەرێمی کوردستان سەرباری ڕەپارەی کە لە هاوڵاتیان وەرەگیرێ بۆ سەفەری حەجی ئەم ساڵ پار با بڵێن با فڕۆکە 6,350,000 لێوەرئەگیرا ئەم ساڵ 7 ملیۆنیان لێوەرەگیرێ بۆ فڕۆکە 50,000 زیادی کردووە بۆ ئاسمانیش بۆ پاسیش 5,300,000مان لێوەرگرتن ئەم ساڵەکە 5 ملیۆن و نیویان لێوەرەگیرێ فەرقەکە 200,000 ئەم تێچووە با بڵێن بریتە لە مەسرەفی ئەو حاجیانەی بۆ سعودیە دیارە معلوماتی ئێمە ئەوەندەیە کە حکوومەتی عێراقی پارێز زیاد کردووە بە حکمی ئەوەی لە سعودیە مەسرف زیادی کردووە حکوومەتی عێراقی بڕیار ئەدا لەسەر نرخی تێچووی حەج حاجیەک چەند تەکلیفەکە بۆ سەفەری حەجی ئەم ساڵ حتا لەبەر خاطر ئەوە 2 قست ئێمە پارەمان لێوەرگرتم چونکە زانیاریەکان ڕوون نەبوون لای ئێمە قستی یەکەم 4 ملیۆنمان لێوەرەگرتن قستی دووەم بۆ وشکانی 1.5 ملیۆنیان لێوەرەگرین بۆ ئاسمانی 3 ملیۆنیان لێوەرەگرین لە بانقی تیبایی پارەکە ئیداعەکرێ و تەسلیم ئەکرێ تقریبا نزیکی مانجەکە دەستمان پێکردو بۆ بەڕێکردنی ئیش و کاری حاجیە هاوڵاتیان بۆ سەفەری حەجی ئەم ساڵ انشاءالله بە هەر لە کاتی با بڵێن ئاگادارکردنەوەمان بۆ وەرگرتنی پارە لە حاجیان تقریبا لە نزیکی مانجەکە بە هەمان شێوە بڕیارە دەرچووەکە پێویستەکە سلفەیەکیان لێوەربگیرێ بۆ نیوەی ئەو 20 ڕۆژە تقریبا 25 ڕۆژە زانیاریمان هەیە کە تێچووەکەی بەو شێوەیە کە حکوومەتی عێراق لەگەڵ دەوڵەتی سعودیە ڕێکیان خستووە ئەو تەکالیفانەیشی یا ئەو مەسرفانەیشی کە بۆ حاجی دەستنیشان کراوە بە نمونە مخەیەمات سعری زیاد بۆ لەسەر هاوڵاتی و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی هەروەها ئوتێل و مەطعەم و گرتنی پاس و ئەوانە بۆ هاوڵاتیان بۆ سەفەری حەج هەموو ئەوانە تەکالیفی زیاد کردووە
پەپەی حەسەی هەرێمی کوردستانیش ئەو بڕەپارەیە تەخسیس کراوە وەگوتم لە وەزارەتی ئەوقاف و حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە ملیارێک دیناریان تەخسیس کردووە بۆ خااتریوە بارسوچیەک بێ بۆ حاجە. بۆ ئەم ساڵ لە هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 حاجی سەفەری حەجەکات ئینشاءڵڵا ئەوە حسەیەک بوو کە عەدەدمان زیادی کرددانا لە خوار 5,000ەوە بوو دراوە بە جەنابی کاک شێخ نیاز وەک بەڕێوەبەری گشتی یا بەرپرسی پرۆسەی حەج لە هەرێمی کوردستان. ئەو بڕەپارەی تایبەت بوو بە بژمێرەکانی کاتی سەرژمێری گەیشتووە و بەڕێوەبەری ئاماری هەولێر دەڵێت بەم زوانە دابەش دەکرێت. دڵزار حەمەساڵح بەڕێوەبەری ئاماری هەولێر بە تۆڕی میدیای ئێستای ڕاگەیاند ئەو بڕەپارەی تایبەتە بە بژمێرەکانی سەرژمێری گەیشتووەتە هەرێم و بەم زوانە بەسەر بژمێرەکاندا دابەش دەکرێت. وتیشی دابشکردنی بڕەپارەکە پەیوەندی بە تەواوکردنی کۆمەڵێک ڕێکارەوە هەبووە وەک وەرگرتنەوەی تابلێت و کەرەستەکانی پرۆسەی سەرژمێری لە ئێستاشدا وەک ئاماری هەولێر سەرجەم ڕێکارەکانمان تەواو کردووە. دڵزار حەمەساڵح ئاماژەی بەوەشدا لە ئێستادا نووسراوی دابشکردنی بڕەپارەی بژمێرەکان لای وەزارەتی پلاندانان پێشبینی دەکەن لەم چەند ڕۆژەدا بە مەبەستی دابشکردنی ئاگادار بکرێنەوە و پارەکە دابش بکەن کە بڕەکەی 250,000 دینارە بۆ هەر یەکێک. بژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودەوە.